لەم تۆرەدا ئاماژە بە مافور و تایبەتمەندیەکان هەڕواجیازیەکانی لە کۆن و لە ئێستادا دەکەین بۆ ئەمە بەسەر گفتوگە زیاتر بە میوانداری کاک ڕزگار گەڵاڵەی بەڕێوەبەری کارگەی مافوری سلێمانی کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە سڵاو لێبێ و بەیانیت باش سپاس بۆی کە بۆ ئەم تەوارە کات بە ئێمە بەخشی. سلااو لە ئێوە و بەیانیتان باش و هەموو ڕۆژێکتان شاد و بەختەوە. بەڵێ کاک ڕزگار لەسەر تا ئەمێ بزانم مێژووی کارگەی مافوری سلێمانی بۆ کەی دەگەڕێتەوە. دیارە کارگەی مافوری سلێمانی لە ساڵی 1970 دامەزراوە لە ئەو کاتی سەر بە وەزارەتی پیشسازی وزە بووین، بەڵام لە 2006 بە فەرمانێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کراینە سەر وەزارەتی ڕۆشنبیری و لاوان. ئێستا ئەمە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی بە بەڕێوەبەری گشتی لە شاری سلێمانی. بەڵێ دیارە ئەو کارگەیە زۆر بە تەمەنی شەوە بچووکە، بەڵام 7 کارگە لە کوردستان هەیە. لە هەموو کارگەکانی تر بەگەرشان بەشانیان نەبیتن هیچی لەوان کەمتر نییە و ئیشۆکانیشمان پەرت و بڵاو ئەگە پرسیارتان کرد ئەتوانین وەڵامتان دەینەوە. بەڵێ کاک ڕزگار سەبارەت بە جۆری فەش و کۆمبارەکان هەروەها لە کۆن و لە ئێستادا جیاوازی چۆن بەدی دەکرێت؟ ئایا جیاوازیان هەیە؟ بەڵێ ئێستا خۆی لە خۆیدا ئێستا بە حکمی ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا بۆ ڕەنگەکان بۆ باسمەکان بۆ نەخشەکان بۆ خوریەکان بەکاردێ، ئێستا تەوان ڕەنگە بۆ ماوەی مانەوەی فەرشەکان مافورەکان بەڕەکان زۆر زیاتر مقاومەی زیاترە بە حکمی ئەوەی کە زیاتر گرنگی بە ڕەنگەکان درا و زیاتر ڕەنگکان ئەمینێتەوە. کاتی خۆی ڕەنگ نەبووە، ڕەنگە ڕەنگی سپی بووبی، دوای وردە هەندێک ڕەنگی تر لە گوڵ و گوڵزار و ئەوانەی کە لە شاخ و کێوەکان هەیە ڕەنگ کرایە و وای لێ هاتووە کە بۆ ماوەیەکی کەم زۆرنا ڕەنگەکان بمینێتەوە، بەڵام ئێستا ئەتوانین گرنگیەوە بدەین هەتا فەرشەکە ماوە و ڕەنگ کەشێمینێتەوە. فەرش لەسەر سێ بنەما دروست دەکرێت، حەزەکەمەوە معلوماتەمان هەبی هەموو خەڵک هەیبی لەسەر سێ یەکەم زۆری ڕایاڵەکەی ئەو ڕایاڵە چ ڕایاڵەکە کە بەکاری دەینی ئەو خوریە چ خوریەکە ئەو بافتەکەی خوریەکە چ خوریەکە بەکاردەین مەرینۆسا ئاوریشمە نەسازە لەگەڵەوەش زۆری تەرحەکەی یعنی ئەو باسمەی بەکاری ئای تەرحی تازە یان تەرحی کۆنا. خۆستا کەمە مەسەلەن وەکو خۆمان فەرشی هەر شوێنێک ببینین هە لە دوور بە دووری ئەیناسینەوە هیچ وڵاتێکە هیچ شارێکە لەو وڵاتە، یعنی بە حکمی ئەوەی کە نەخشەی خۆی جیایە، ئەوەی تەبرێز جیایە، ئەوەی ئەسفەهان جیایە، ئەوەی کە قۆم جیایە، ئەوەی سنە جیایە، هەرێک ئیش خۆیە. ئی کوردی خۆشمان کارگەی مافوری هەولێر هەبوو کاتی خۆی لە برایەتی ڕێک دیارە. ئێستا 7 کارگە لە کوردستانی ئەگەر پێتان باشبی هەر 7 کارەکەش پێتان لەکوێ و لەکوێ هەن لە کوردستان. بەڵێ کاک ڕزگار سەبارەت بەو ڕستن و چینێنەی کە لە فەرشەکاندا بوونیان هەیە ئایا چۆن ئەنجامەدرێت؟ هەروەها جیاوازی لە نێوان ڕەنگەکان دەکرێت کە سەرتا باس کرد لە کۆندا زیاتر ڕەنگی سپی بوو، ئەی لە ئێستادا ڕەنگەکان چۆن کۆنتاکت بێکەوە دەکرێت؟ ئێستا خۆتان نەزانن زیاتر ئەوەی کە ئیشی کاری دەستێکە کچان و ژنانن، زەوقە فەنە. تەبەن مافورچنین لەسە حەز و ئارەزووە، یعنی کەسێک ناتوانانی بە زۆر بینی بیڵێ ئەو فەرشەم بۆ بچنایانە ئەو ڕەنگەم بۆ دابنێ ئەگەر بە حەز و ئارەزووی خۆی نەبی. جا بۆیە مەسەلەن ئەبینین زیاتر لە 27 ڕەنگمان هەیە ئێستامە بەکاردەین بۆ مافور. کات خۆی 2 ڕەنگ بووە و 1 ڕەنگ بۆ ڕەنگە 3 ڕەنگ ئەتا ئاخر دەرەجەی 3 ڕەنگ بووە ڕەش و سپی و سوور. بەڵام ئێستا کە ئەنواع ڕەنگمان هەیە، ئەنواع دیزاینمان هەیە، ئەتوانین دروستی کەین. من حەزەکەم معلوماتە شتام دەمێت دیارە ئەمە کاتی خۆی زیاتر لە 150 مۆزەفمان هەبووە، ئێستا 50 کارمەندمان هەیە کە فەرشەچنیت بە هەمووی بە ئیدارە و بە فەرشتین و 50. بۆیە مەسەلەن ئێستا کە ڕەنگە سەیری دواوەمانەکەین زۆری دەستگایەکانمان بەتاڵە بە حکمی ئەوەی مۆزەفمان نییە، ئەوەی کە تەقاعود بووە، ئەوەی کە نەقڵ بووە. بەڕاستیانی وەزعمان زۆر خراپە، پێویستمان بە دامەزراندن هەیە. ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان دامەزراندنیشمان بۆ ناکە بە شێوەی هەمیشەی بەگرێ بەست بۆ مام کات چاکە و خراپ نییە، چونکە مافورچنی کەلتوری شارەکەت نیشانەدا، بەڕاستی کەلتوری نەتەوەکەت نیشانەدا. مە زۆر وڵات گەڕان بۆ مافور و بۆ دەورە و ئەوانە بەڕاستی حتا ئیسپانیا و ئوردن و تورکیا و ئێران و کۆمەڵک شوێن
بەڵام لە هەموو شوێنێک کە ئەچوین پێش هەموو شتێک ئەیان بردینە کار دەستیەکانی خۆیان پیشانی ئێمادا. بەڵام بەداخەوە لێرانە من ئێستاش هەر لەم بەداخەوە هەموو کەس حەزی لە کاری دەستی و کاری کەلتوری نییە. زۆربەی زۆری حەزیان لە نەوت و لە چیمەنتۆ و لەوانەیە. بەڕاستی لێتان ناشارمەوە ئێستا ئەمە لە وەزارەتی ڕۆشنبیری کارگەی مافوری سلێمانی شتێکە لە کارە کەلتوریەکان، بەڵام هەتا ناوی لەگە ڕێزم خۆ من کابرای شانۆکاریشم و ئەکتەریشم، بەڵام هەتا ناوی شانۆکار و سینەماکار دێت ئەسڵەن ناوی مافورچنین هەر نایێت. لە هەموو شوێنەکان ئەڵێن ئەکتەر بەڵێ بەسەر چاو ئەکتەر، بەڵام مافورچنین کارێکی دەستیە، کارێکی هونەریە، کارێکە ئەمینێتەوە. لەگەڵەوەشم چەند پێشنیارێکم کردبوو کە چەند بنکەیشتکە بکرێتەوە لە کارگە لە کوردستان بەڕاستی بە تایبەتی لە هەڵەبجا، لە مەنتیقەی ڕانیە و خەڵازە، لە چەمچەماڵ، لە زۆر شوێنی لە باڵەکایەتی هەمویان شارەزای زۆر باشیان هەیە لە کاری دەستی، بەڵام کەس نییە کۆیان کاتەوە. مەسەن خۆتان نەزان کوردستان چەند بەناوبانگە بە کاری دەستی بە تایبەتی دوورنەزی قاتی شاڵ. کاتە کاگرستار ئەم دۆخە بۆچی وای لێ هاتووە وەکو ئاماژەی پێکەی بۆچی بەم ئاستا ڕۆشتووە ئێوەکو کارگەی مافوری سلێمانی؟ وەڵی ئەو قەیرانە چۆن دایرەکانی تی گرتەوە، بەڵام دایرێمە هەر زیاتر تەحتیم کرایە بەڕاستی. ئەمە کاتی خۆی نەسریە خۆمان هەبوو، مەسەرەن 11 بەش بووین، ئێستا تەنیا یەک بەشە کارگەی مافور بەشێکە، بەڕێوەبەرایەتیەکان بووین، ئەمە بەڕێوەبەرایەتیەکان بووین لێرە. بەڵام ئێستا کە بەشێکین، من ئێستا پێشنیارەکەم هەر لە ڕێگەی جەنابتانم 7 کارگەین لە کوردستان، هەمویان یەک مەسئولمان لۆدا بنرێ، مەسئولێکمان لۆدا بنرێت سەرپەرشتی هەموو کارگەکان بکە، نەک بەو شێوەیە هەر کارگەی لە شوێنێک لە دۆک، شوێنێک لە حەریرە و لە ڕەواندوزە و لە کۆیە و لە کەس نەزانە و لە بەحەرکێ و لە هەولێریشە. یان پێم باشە هەمویان یەک سەرپەرشتیان نەبی. بەڕاستی زۆر کەم کەسەیە شارەزایی لە مافورچنین و کاری دەستی و کاری کەلتوری دەستی هەبی بەڕاستی. کاتە ئەمە بە چارەسەردانی کاگرستانەوەی ئەم دۆخە بەرەو باشی بڕوات وەکو ئاماژە و پێکرد؟ نا ئەوە یەک لە بەشەکانە نەخی هەندێک شتکە هەیە من حەزەکەم ئەگەر بەجاڵم دێ پێتەڵێم. مەسەلەن ئێستا ئەمە خۆتان نەزان کوردستان چەند بەناوبانگە بە خوری و مەڕ و ماڵاتەوە. ئەو مەڕ و ماڵاتی کە هەمانە زیاتر ئەڕوات بەهەدەرەکرێ و پیستی خوری مەڕەکانمان. ئەمە کارگەیەکمان هەبوو لە کۆیە لە تەقتەق عەفوەن خوریەکانی ئەشوشتەوە کە خوریەکانی ئەشوشتەوە دەمان بردە کفری کەلار و کفری و ئەوێندەر کارگەی ڕستنی کفریمان هەبوو لەوێندەر دایان ڕێست دایان شوشت و دایان ڕێست و ڕەنجیانە کرد و دابەشی هەموو کارگەکانیان نەکردەوە بە جنوب و وەسەتی عێراقیشەوە. بەڵام بەداخەوە ئێستاکە نە کارگەی تەقتەق شوشتنەوەی تەقتەق ئیشەکات نە کارگەی ڕستنی کفریش. بەڕاستیەوە خۆی لە خۆیدا دەبێ ئەمە ئەو سوود لە بەرهەمە خۆماڵەکانی خۆمان وەربگرین، ئەویش ئەکرێت دوو کارگە دروست بکرێت، یەکیان کارگەی بۆ شوشتنەوەی خوریەکان، یەکیان بۆ ڕێنکردن و ڕستن و بتوانین تەزیزی هەموو شوێنەکان بکەین. ڕابردوودا تو جیاوازێکی بەخۆی بینیوە هەروەها خواستی هاوڵاتیانیش لەسەری. قەناعەت کە خواستی هەوڵاتیانمان نەماوە لەسەری ئێستا وەکو ئێستا حالی حاضر کاتی خۆی زۆر باش بووین، بەڵام ئێستا کە بە حکمی ئەو خەیرانی دارایی دیارە تاسیری لەوانش کرێت وە کاریمە کاری دەستیە، ئەوانی کە زۆربەی زۆری لە وڵاتان دێنەوە، ئەو خەڵکانی کە لە دەروی وڵات دێنەوە زیاتر ئەوان حەزیان لە مافوری دەستیە بەڕاستی ئەیبەن، یان بەدەگمەن لێرە بە 50 دەستە ژمێردرێن هەندێک کەسن کە کڕیاری مافوری دەستین کە بە حکمی یەکەم سعریان گرانە، دووەم نەوعیەتی باشە، مەگەنە فەرش خۆ ئێستا پڕی بازاریە ئەوە هەیە، بەڵام فەرشی ماشێنیە لەوێندەرێ ما ئەگەر بشمانەوێت حەزەکەم ئەوە بزانین ئەگە بمانەوێت ئەو کارگێ بکەینە کارگەیشی ئینتازی لە تەنیشت کارە کەلتوریەکان ئەتوانین ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری جەنابی وەزیر خودی خۆی کە زۆر بەڕاستی لێتان ناشەرم نەبیتە هیچ ماستاوەک و ئەوانسکم ئیشم بە کەس نییە زۆر فعالە لەو مۆزوعانە دەستگایەکی ماشێنی دابنێتن ئەمە بتوانین تەزیزی هەموو شاری سلێمانی و شارەکانی تریش بکەین بەڕاستی. بەڵێ کاتە ئەمێت ئاماژە بۆ نەکرد کە جیاوازی بەرهەمەکانی خۆتان و کارگەی مافوری سلێمانی لە کۆن و لە ئێستادا چ جیاوازیەکی بەدی دەکرێت هەم لە ڕووی ڕستنینیەکەیەوە؟ بەڵێ تاوان بەڵێ ئێستامە کارگەی مافوری سلێمانی 97 دامەزرا لێرانە خۆم دامەزران کە لە هەولێر هاتمە شاری سلێمانی لە ڕێگای بەڕێز جەنابی کاک تەحسین قادر و جەنابی کاک وەسرەت تەکلیفیان لێکردم کە من ئەو کارگەیە دابنێم چکە لە هەولێرە من ئەو کاتی مەعاون مدیر بووم
هاد لێرە داماننا کە داماننا هەرچەند ساوایە بەنسبەت کارگەکانی تری هەولێر و بەحرکە و ئەوانە بەڵام من حەزەکەم بزانین دوو بەشمان هەیە لە ناو کارگە لە هیچ کارگەیەک نییە بەشی جۆڵاییمان هەیە ئەتوانین هەموو بەرهەمەکانی جۆڵایی دروست بکەین وەکو بەرماڵ و جاز بۆ پۆپەشمین و قاتی شاڵ و ئەوانە کە هیچ کارگەیەک نییە بەڕاستی لە هەموو کارەکانی کوردستان ئەوە نییە. مافوری سنینیشمان هەیە بە هەموو جۆرەکانی و هەموو قیاسێک ئەمە توانین بیکەین بە دیزایانی باش بە خوری مەرینۆس و ئاوریشم کە ئەوش لە هیچ شوێنێک نییە بەڕاستی. جا لەبەر هەندێ من پێم باشە زیاتر داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم زیاتر گرنگی بە کاری کەلتوری و کاری دەستی و چەندین ملکی تر بکرێتەوە بە حکومیەوەی کە کچان و ژنان ئەوانەی کە دەرفەتیان نەبووە دابمەزرێن ئەوانەی کە نەیانتوانی و بخوێنن چ بکەن باشە دەسڕەنجینیشن لە ماڵەوە بتوانین بیانهێنین ناو سەحە و کاکرزگارە سەر ئەو دوو جۆرەی کە ئاماژە پێکرد لەسەر جۆڵایی و جۆرەکەی تر ئەمەوێت سەبارەت بە جۆری دووەم قسەی لەسەر بکەم. من ئەم شەو شتێکم بەرچاو کرد لە سەبارەت بە ڕستن و چنینی مافورەکان دەکرێت بە قوماش ئەنجام بدرێت یاخود بە دەزوو ئەوە کاتی خۆی حەزەکەم بزانم بەڵێ بەڕەمان هەیە بەڕە هەبوو کاتی خۆی بە سەرپارچە پەڕۆ ئەمە پیانە سەرپارچە پەڕۆ ئەوانە دروست دەکرا بەڕێە ئەتوانی چۆن هەموو جارێ کە خێمە یاخود بە قامیش و بە پەڕۆ ئەوانە دروستیانە کرد ئێستا کە نوعەتی گۆڕاوە بزەبت بەڕەشمان هەبوو کاتی خۆی بە پارچە پەڕۆ و سەرپارچە و ئەوانە دروستمانە کرد کاتی خۆی داک و با و باپیریمە ئەوانیان ئیشیوانیان کردێت بەڵام سەردەمی ئەولەمە و سەردەمی نوێکاری وای لێ هات کە هەمووی باڕستن و سینین و بەوانە بکرێت ئێستا ئەوەی کە ئەکرێت من دوور نەچین پۆپەشمینمان هەیە حەسیری ئەوەشمان هەیە حەسیر کە دکتۆرەکان ئەینێرنە لامان حەسیری تۆبیە بۆ ڕۆماتیزم و ئەوانە بە پێپەتی لە سەبڕۆی چارەسەری ڕۆماتیزمەکە مافورمان هەیە کە لەسەر بوونی بۆ فەقەراتی پشت زۆر میمە مەسەن کۆمەڵە شت کەشت پۆپەشمینمان هەیە نەهاوینان مێشولە توانین نزیکت بکەویتەوە بەڕاستی لەگەڵ ڕێزم گەرماتە بینە سەرماش دەبیانێ ئەوانەمان هەموو لێرە دروست دەکەین لە ناو کارگەی مافوری سلێمانی بەڕاستی بەداخەوەیانی حەقوایە گرنگی زیاتری پێ بدرێت داوا لە حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیریەکەم گرنگی پێ بدە من حەزەکەمێش بزانی ئەگەر بێت و مرتاح نەبی مۆزەف لێرە مۆزەفی ئیشەکە لێرە مرتاح نەبیت ناتوانانی ئیشەکەی خۆی بە پێی وەکو پێویست بکە کاتی خۆی لێرانە وەکو گلەیی نەبیتن وەکو ئەو داواکاریەک بیت ئەمە پارەی خواردنیان هەبوو مۆزەفەکان 4000 دیناری خواردنیان هەبوو لێیان بڕا پاسە بوو هاتو چۆیان پێ بکات لێیان بڕا دەرماڵیان هەبوو لێیان بڕا مەعاش خۆتان نەزان بەس زۆرێک ئەدرێت یعنی ئەو شتانە هەمووی تەسیری وای لێ کرد یعنی ئینتاجمان تاقەمان زۆر کەم بیتەوە بەڕاستی جا بۆیە من پێم باشە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە ئەوەی بدە. بەڵێ کاکرزگار ئەمە بێمە سەر باسی جۆری ئەو نەخشانەی کە لەسەر بارەکان ئەنەخشێندرێت تا چەند تایبەتمەندی خۆی هەیە دەکرێت نەخشێک حاڵەتی خۆی خواستی لەسەری بێت هەر جۆرە نەخشێک بێت لەسەری بنەخشێندرێ بەڵێ ئەمە توانین هەموو جۆرە مافورێک هەموو جۆرە نەخشەیەک دروستکەین لەسەر مافور بە خواستی ئەو داواکاری کە داواکرێت زۆربەی زۆری وڵاتانی جیهان مافوری میان لایە ئەوانی کە خاستن لە فەڕەنسا لە ئەمریکا لە بریتانیا لە ئەڵمانیا لەو ماوەی جوانترین فەرشی ئێمە بووە لە ئەڵمانیا کرایتەوە و کە بوویتە جێگای سەر سوورهێنەری هەموو دنیا کە کوڕێک بوو مامۆستا شۆڕش هاتێرە فەرشەکان لۆمان دروست کرد و بردیەوەی دەرو عەرزی کرد ینی بەڕاستی شتەکانمان زۆر جوانە شتەکانمان زۆر باشە و شەرتیش نییە هەر من لێرە ببینێمەوە بەڕاستی بەڵام ئەوانی کەماینەوە هەمویان دەسڕەنجینن هەمویان چاکن هەمویان باشن هیوادارم گرنگی زیاتر بێرە بدرێت لەبەرەوەی کە هەر وڵاتێک بە کەلتوری خۆیان ناسرێتەوە. لە قسەکانی سەرەتادا ئەمەش بە ڕەنگی سپی کرد منەمێ بێمە سەر تێکەڵکردن و کۆنتاکەی ڕەنگەکان بێکەوە لە کۆنتاگەر بێت و ڕەنگی سپی زۆر بەکارهات بە ئەی لە ئێستادا لە هەر فەشێک و یاخود مافورێکدا بەدی بکرێت چ ڕەنگەیەکە ئەبێ بوونی هەبێ وەکو ڕەنگێکی باوی لێ هاتە بێ ئێستا سێ ڕەنگ بەڵێ سێ ڕەنگ زۆر مهمە بۆ فەرش یەکیان سپیەوەی کە هەر هەماوە هەوەکو خۆی دووەمیان سوورە سێمیان ڕەشە ڕەشیان نیلی یان دەتوانین بڵێ ڕەش و نیلی هەند زۆر زار تێکەڵاوە کرێت ئەو سێ ڕەنگە
ڕەنجی ئەساسی فەرشن تەختەکەی ئەوانێ بەس گوڵ و گوڵزارەکەی زیاتر هەندێک گوڵ هەیە هەندێک بولبول هەیە هەندێک تێر و تاڵ هەیە هەندێک شتکە تایبەتمەند هەیە بە خوری مەرینۆس و یاخود بە ئاوریشم ئەمە دەیسینین بۆ زیاتر ڕەونەقی بداتەوە بەس بۆ بەڕە و بەرماڵ زیاتر بەرماڵ سپیە بەس بەڕە ئەوانە دوو ڕنگ سێ ڕنگ زیاتر بەکاردێنن ڕەش و نیلی و قاوەی و سوور و سپیش جارجارە بەڵام ئەوەی ئەساسەکەیە باسم کرد سوورە ڕەشە سپیە زۆر بەکاردێت بۆ هەموو فەرشەکان ئەو ئەساسەکەیە بەڵێ هەر لە سەبارەت بە نەخشاندنی فەرشەکە و دروستکردن و هەروە شێوازی جۆرەکانی بە پێی وەرزەکان گۆڕانکاری بەسەردا دێت ئێمە بەشێکی کللتوری لە هاتە بە تایبەت لە زستاناندا فەڕەش یاخود کۆمبار و جۆرەکانی تر مافورەکان ڕادەخرێت ئایا بە پێی ئەستوورەیەکەی بە پێی وەرزەکان گۆڕانکاری بەسەردادێت هەروەها ئەمەوی بەسمەوە بۆ ڕنگانشی کە لە ئێستادا ئاماژە پێکرد. بەڵێ ئەزانین چیە مەسەلەن تو دیزایانی ماڵێکی خۆت چۆنە لە ئاخیر پرسیارتەوە دەست پێکەم دیزاینەکەی ماڵی خۆت چۆنە حەزەکەی ڕەنجی مافورەکەت بەڕەکەت لەو ڕەنگەیەبی بەڕاستی وە جوێری دیزایانی ماڵی خۆت داواکە حەسەب تەڵەبەوە بەڵام ئەمە ئەلعادی دروست یەکەین یعنی بە هەموو شێوەکان دروست یەکەین حەسەب تەڵەبەوەش مەسەلەن ئەمینێتەوە زیاتر لێرە چ ڕەنگێک زیاتر مەرغوبە ژنان حەزیان لە چ فەرشەکە ژنان و کسان خۆ فەرش بۆ ماڵەوەی ڕاستە بەڵام چەند سووک بوو چەند وردەکاری تێدا بوو چەند ڕەنجی جوانتر بوو قرێژ هەڵ نەگرێت مەسەن تۆز و خۆڵ هەڵ نەگرێت زیاتر ژنان و کسان حەزیان لەوەیە کە لە ماڵی خۆیان دایبخەن بەڕاستی جا بۆیە دیارە فەرشتنین هیوایەتەکە هەر کەس بە تەبیعەتی خۆی حەزی لێیە من حەزم لە ڕەنجی سوورە ماڵەکەم سووربی تۆ حەزت لە ڕەنجی شینە ئەو حەزی لە ڕەنجی ڕەشە هەیە سپیە ینی ئەوە ئەبینێتەوە سەر داواکاری خۆیان بەڵام هەیە ڕسمی خۆی دروستەکە مەسەن ئێستا مەتوانین ڕسمی شخصی خۆیان دروستکەین بە دەست و ڕاستە بە ماشێنی شێ ئێستا لێرانە بە مەچینە هەیە دروستێکە بە کۆمپیوتەری دروستێکە عین لەسەر فەرشە بەڵام ئەوە وەکو ئەوەی نییە کە بەدەست دروست بکرێت و گرنگی زیاتر پێ بدرێت و مقاومەی مانەوەی زیاتر بکرێت من حەزەکەم یەک شتان پێ بڵێم لێرە ئەمە دیارە سەردانش کارگەی مافوری ئیسپانیامان کرد لەگەڵ کۆمەڵێک برادەر بووین چۆین مدیر بوون کە ینی سیرمان کرد مافورێک یەک لە برادەرەکانی خۆمان دەستی لە یەک مافوریدا زۆر جارەوە باسەکەم ئەو مراقیبەی کە لێ بوو کچێک بوو قیژاندی بەسەری گوتی دەست لێمەدا بە ئیسپانی مش پرس گەڕامەوە گوتم بزانم چییە وتکا کە نەوەک ئەو برادەرە نەخۆشی مافورەکەم تووشی نەخۆشی بکە بەڵام بەداخۆی مە دەواازەکانمان کرایتەوە بە کەیفی خۆیان دەست لە مافورەکانە دەن تووشی نەخۆشیش نابی و مقاومەشی زیاترەوی عمری زیاتر لە 100 ساڵ بۆ ئەو مافوری کە من باسێکم بەڵێ سەبارەت بۆی کە لە قسەکان تا ئاماژەت بە ڕسمی ئەو کەسە کرد یاخۆت کەسێک کە بێ ڕسمی خۆی لەسەر فەرشەکە بچێندرێت و نەخشی بۆ بکرێت بۆ منە گەر کەسێک بێ ڕسمێکی خۆی لەسەر فەرشەکە بێت چەندێکی پێچێت تاکو تاوا بێ وڵای تەوابوونەکە ئەمینێتەوە سەر جۆری فەرشەکە و دەوامبوونەکەی خۆمان ئێستا خۆتان نەزانن دەوامەکەمان تۆزێک تەناو وشتی وایە دەوامان وەکو جاران نییە مۆزەفی وەکو جارانمان نییە ڕەنگە بە دوو مانگونی و بتوانین بەدەستی کاری دەستی بۆی تەواوکەین بەڵام ئەگە بشێوێتن ئەمە عیلاقەمان هەیە لەگەڵ هەموو ئەو شار و شارۆچکانەی کە مەفەرشی ماشینی دروستەکەن ئەتوانین بەمە بە کۆمپیوتەریش بۆیان دروستکەین و بۆشیان بنێری ئەوشمان بەڵێ جگەل لە سەرخواستی تاکەکە خۆی دەکرێت فەرشەکان و هەروەها ئەو نەخشانەی کە لە سەریتی لە مافورەکاندا گۆڕانکاری بەسەردا بکرێت بە پێی ناوچەکە بەڵێ ئێستا من مەسەلەن فەرشی مەڕانەمان هەیە ئەوەی کە مەڕ و شتیوا دروستکە زیاتر بە دەشتی هەولێرێ و دەشتی گەرمیان و ئەوانە مەشهورە مەڕانە دروستەکەی چیاییمان هەیە بۆ کوێستانەکان مەسەلەن ڕەنگی شاخ و ئەوانە دەخینە ناوە ڕەنجی ئەو منتیقانەشمان هەیە بزن گوڵ و گوڵزارە زیاتر ینی ئەتوانین بە هەر شێوەیەک حتا خێرەتی کوردستان مەسەلەن بەنمونە خێرەتی کوردستان دروستەکەین وەکو خۆی دەرکرد هەر ئەنی ئەوەش ڕەنگە زۆر گلەیمان هاتوویتە سەر ڕەنگە زۆرمان تەماحی خۆمان ئەوەندە زیاتریژە بەڵام کە دروستەکەین ئەڵێن خێرەتی کوردستان ئەوەندەیە ڕەنگە هەندێک برادرن کە عکەمەوە بۆ ینی کۆمەڵی شتەیە بەڕاستی یانێ ئەتوانین هەموو شتێک دروستکەین لەسەر مافور بەڕاستی ڕسمی سەرکردەکانمان دروست کردیە قارەمان و تێکۆشەرەکانی دێرین مەسەلەن ئەوانی کە ناودارەکان ئەوانی پیاوە شاعیر و هونەرمەند و ڕۆشنبیرەکان چوار ئەفسەرەکەی بەردەرچی سەرا ئەوانەمان هەموو بە مافور دروست کردی و حتامە حەزەکەم لێتان ناشارمەوە
لە داریکەلی ماڵی شێخ محمودمان هەیە ئەمە تەزیزمان کردی ئەمە سەرپەرشتی ئەوێشەکەین بەڕاستی ماڵی شێخ محمودی نەمر ئەمە وەکو سەرپەرشتیانەکەین تەزیزیانەکەین لە ڕێگایمەوە هەموو شتشان بۆ کرێ بەڕاستی ئەوێن دەریش بەتەمان گرنگی پێ بدەین ماڵی شێخ محمودی نەمر لە داریکەلیە. بەڵێ ئەو کەرستە و پێداویستە سەرکیانە چینۆک و سەرەکیە کە لە هەر نەخشاندنیا خۆ دروستکردنی فەرشێکا بەکارێت. بەڵێ ئەمە زیاتر وەکو ئەو ئالەتی کە بەکاری دێنین میزڕە بە مەقەستە کولابە ڕاستەیە ئەو چوارە وەکو ئەدەواتی ئیش پێکردنەکانە بەڵام ئەساسەکەی ڕایاڵەکەیە بستم دەزوەکەیە لەگەڵ خوریەکەی لەگەڵ باسمەکەی ئەو پێنج شتە زیاتر کە ئیش و کارەکانی ئەوانیان پێکرێت مافورچنی خۆ دەستگاش هەردووی دەستگایەکە بیت جا دەستگای بچووک و گەورە هەیە ئەو دەستگایش هەیە ڕەنگە دەستگای تەختا هەیە دەستگای ئاسممان هەیە بۆ حەسەب مافورەکەیە حەسەب قیاسەکەیە چ قیاسەکمان بێت لەسەر ئەو دەستگای دروستەکەین بەڕاستی. بەڵێ کاگرزگار ئەگەر بتوانی دیمەنی ناو کارگەکە بۆ بینەران بگوازینەوە بەشێکی لە دیمەنی کارگەکە بینەران بیبینین و پێی ئاشنا بن. بەسەرچاو بەسەرچاو چاو خۆش بێ. بەڵێ کاگرزگار ئەمێت ئەوەی کە لە دیمەنەکان شانجا ئەمە ئامێری چ جۆرێک ئەمە ئامێری جۆڵایە؟ ئەوە دەستگایەکانە بەڵێ ئەوە دەستگای جۆڵایە ئەو پەرداغا ئەو بەڵێ ئێستاوە مافورەکان ئەو بەرهەمەکانمان بەڕاستی ئەوە بەرهەمەکانمانە ئەمە بەرهەمە تاو نەکراوەکانە کوردستانی گەورەیە ئەوە تازەیە ئەوە بەرهەمە تازەکانمانە ئەوە حەسیرەکەیە کە باسم کرد بەڕاستی ئەوە حەسیرەکەی حەسیرێکی تۆبیە زیاتر دکتۆرەکان لێرە بە پێی پەتی لەسەر بۆ ڕۆماتیزم وانە بەکاری دێنن ئەوە پۆپەشمینەکە باسمان کرد پەشمینە ئەوانش بڵێ ئەوەش بەڕێ و بەرماڵە و ئەوانش لەو بەرینە دەستگای سنینیشمان هەیە بەس تۆزێک دوورە ئەگەر مەجاالتەوی ئەچینە لایە ئێستاەوە فەرشەشی کۆمپیوتەریە نەخشەکەی کۆمپیوتەرە بەڵام فەرشەکە فەرشێکی زۆر جوانە دامان پۆشتێ لەبەر ئەوەی کە ئەوەندە بە نرخەلایمان واتە بە کۆمپیوتەر نەخشەکە لەسەری دانراوە ئەوشمان هەیەانی بەڕاستی کاگرزگار بەس نەخشەکە بە کۆمپیوتەرە ئەفۆ بکراوە ئەوت کە نەخشەکان بەدەستیا کاگرزگاردانەیەکی تر بەس فەرشەکە دەستە دەبەرە سنینێکی بەڵێ کاگرزگاردانێکی ترە بینم لە بەشی خوارەوەیەوە بزانم ئەمە نەخشە و خەریتەیە دانراوە ئەوی بە ڕەنگێکی سەوز بوو ئەوە خەریتی کوردستانە ئەوە خەریتی کوردستانە بەڵێ بۆن منە ئەمە ئەوەی خەریتی کوردستانە بەڵام بۆم نەگەر ئێستا بینەران داواکاریان لەسەری بێت بە دەستی بهێنن ئەمە چەندێک ئەبێت بۆ فرۆشتن واتە بە چەنە؟ والله ئەوە درێژی فیپانیە و مەتری مربعی 250,000 مەتری مربع 250,000 ئەو درێژی فیپانیە کرێت چەند دەرچوو ئەوەیە فی 250 کرێت بەڵێ زۆر سپاس ڕەنگە 100,000 بیشتشی ئەو بابەتانە بی بەڵێ زۆر سپاس بۆ کاگرزگار گەڵاڵەی بەڕێوەبەری کارگەی مافووری سلێمانی سپاس بۆ تۆ بێگومان بەردەوامە بین لە گواستنەوەی دیمەنەکان لە کارگەی مافووری سلێمانی.